واز لە بەقەڕە مەهێنن بیخوێنەوە، چونکە بەڕاستی هەر ماڵێک سوورەتی بەقەڕەی تیا بخوێنرێتەوە شەیطان لێی ڕاکە. وێ سوورەتی بەقەڕە هەر کەسێ فێری ببێ بەڕاستی ئیتر ڕۆ ئەچێ بەناو علومەکانی دینە. سوورەتەکە ناوی سوورەتی بەقەڕەیە لەبەرەوەی باسی مانگای تیا کراوە. وازەحەکە باسی ئەو مانگایەکە کە خوای پەروەردگار ئەمری کرد بە بەنی ئیسرائیل سەری بڕن هەتا وەکو کەسێکی کوژرا و بکوژەکەی بدۆزنەوە. چیرۆکەکە باز ناکەم لەبەرەوەی خۆی لە تەفسیری سوورەتەکە ئینشاءڵڵا گەینە سەری ئەو کاتە لەبارەیەوە ئەدوێن. بەڵام بۆیە ناوی سوورەتی بەقەڕەیە هەندێک لە زانایانە فەرموون لەبەرەوەی ذوکیڕە فیها بەقەڕەت بەنی ئیسرائیل، لەبەرەوەی ناوی بەقەڕەی بەنی ئیسرائیلی تیا هاتووە. هەندێک لە زانایانە فەرموون نا، بەقەڕە بە معنای گیاندارەکە وەری ناگرین، بە معنای وشەکە خۆی وەریەگرین. بەقەڕە لە بەقڕەوە هاتووە، بەقەڕە لە بەقڕەوە هاتووە. بەقریش بۆ پێوترێ هەر بە مانگاش بۆ وترێ بەقەڕە لە زمانی عەرەبیە، ئەڵێن لئەنەها تەبقڕ الأرض بخفافها، لەبەرەوەی زۆر بە هێمنی و بە وردی بەسەر زەویە ئەڕوا، هێمن و لەسەر خۆیە. ئەڵێن کەواتە سوورەتی بەقەڕە یعنی زۆر بەهێمنی و بە لەسەرخۆیی وردەکاریەکانی دینت فێرەکە، زۆر بەهێمنی و لەسەرخۆیی وردەکاریەکانی دینت فێرەکە. تاوان سوورەتی بەقەڕە زانایانە فەرموون 1000 ئەمری تایە، 1000 نەهی تایە، و هیچ سوورەتێ بەقەر سوورەتی بەقەڕە ئەمر و نەهی خوای پەروەردگاری تیانە، هەر بۆیە درێژترین سوورەتیشە. جاواشە تۆ 1000 ئەمر بزانی و 1000 نەهی بزانی، تاویتر زۆربەی شەریعەت فێرەبێ و زۆربەی ئەحکامەکانی اعتقاد و بیرروباوەڕیشی تایە، ئەساسەکانی تەوحیدی تایە. بۆیە ئاڵێن کە تۆ سوورەتی بەقەڕە فێر بووی بە جوانی، ئەو وەختە وەکو ئەوە وایە کە ئیتر علمی شەرعیت بەقڕ کردبێ. بۆیە بە یەکێ لە ئیمامەکانیژە فەرموون محەممەدی باقڕ، فەرموون لئەنەه بەقڕ العلوم، لەبەرەوەی وردەکاری هەموو علمەکان فێر بوو، ڕۆچوو بوویە ناو هەموو دینەکانەوە. بۆیە سوورەتی بەقەڕە هەر کەسێ فێری ببێ بەڕاستی ئیتر ڕۆ ئەچێ بەناو علومەکانی دینە. طبعا ابن مسعود فەرمێ ئەگەر کەسێ لە ناو ئێمەی هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم سوورەتی بەقەڕەی لەبەر بکردایە جود دەفینە، فەرمێ ئەو کەسە لە ناومانە زۆر گەورە دەرەکەو، زۆر بەڕێز دەرەکەو، لەبەرەوەی سوورەتی بەقەڕەی لەبەرە. و فەرمێ جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی سریەیەک بنێرێ بۆ جیهاد، ویستی ئەمیرەکەیان دیاریکە. عادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا بوو کە ئەیپرسی کێتان زۆرترین قورئانی لەبەرە، لە یەک بە یەکیانیە پرسی، کەوتە سەرەی یەکێ وتی چەندە لەبەرە لە قورئان؟ فەرمی سوورەتی بەقەڕەم هەمووی لەبەرە. فەرمی دەبڕۆت و ئەمیریانی، لەبەرەوەی سوورەتی بەقەڕەت لەبەرە، چونکە بەڕاستی وەکو وتمانەوەی سوورەتی بەقەڕە فێر بێ زۆرترین ئەحکامەکانی شەریعەت فێرە بێ. جا بۆیە پێوترێت سوورەتی بەقەڕە لەبەرەوەی تۆ ئەباتە ناو وردەکاری بابەتەکانی دینەوە فێرت ئەکا. ناوێکی تری هەیە کە بریتیە لە ئەزەهراوی. زەهراوی واتە ئەو سوورەتەی کە پڕە لە نور، پڕە لە ڕووناکی بۆ خاوەنەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوورەتی بەقەڕە و سوورەتی ئالی عومران لە فەرمودەیەکە بە زەهراوەین لە ناوەهێنێ، دوو سوورەتە پڕ لە نورەکە، بالضبط وایە دوو سوورەتن پڕیشن لە نور. هەندێک ناویکەیان بۆ داناوە، بەڵام زیاترەوەی بەڵگە هاتبێ لەسەر ناوەکان بە صحیحی ئەمانەیە. حتا هەندێک لە زانایانە فەرموونێکی تر لە ناوەکانی سوورەتی بەقەڕە الفاتحەیە، لەبەرەوەی فەتحی عەقڵەکە و دینە با بە ناویە. بەڵام فاتحە وەکو واضحە لەلاتان سوورەتی یەکەم بوو لە سوورەتەکانی قورئان کە تەفسیرمان کرد. ئەفەرمێ ذیکر ما ورد في فضلها. ئیمام ابن کەثیر عادەتی وایە بێوێ تەفسیری هەر سوورەتێ بکە باسی گەورەی ئەو سوورەتەمان بۆکە لە چەند فەرمودەیەکە کە هاتبێ. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسانێک پیا بن لە ئێوە قاچە خەنە سەر قاچ، لەسەر کورسیەک، لەسەر قەنەفێ، لەسەر هەر شتێک بێ دانیشن، واز لە سوورەتی بەقەڕە هێنێ فێری ببێ و ئەحکامەکانی فێر ببێ و تەطبیقیکە. بەڵکو چێ بە هەندێ سوورەتی تری قورئان کە ئەتوانێ بە ئاسانی زاڵ بێ بەسەریانە تەغەنیەکە،
تەغەنیەکە یعنی دەنگی خۆی پێ ئەڕازێنێتەوە واتە دەنگ خۆشی خۆی دەرەخا بۆ سوورەتان وەکو قاریئەکانی ئەمڕۆ لەیەکی کام برسی سوورەتی بەقەرە و لەبەری نییە بەڵام سوورەتە کوردەکان کە خۆشە بۆ وتن باسانی لە نوێژی شای توانی بیڵی وەکو مەلاکانی هەر بە زۆری سوورەتە کوردەکانیانەمی لەبەر حتا وای لێ جاری وا هەیە ینی خەڵک وازانێ قورئان هەر جوزی عەمێ ئەو هەرەوا خوێنن لە نوێژە یا هەر جوزی تەبارەکە ئەو هەرەوا خوێنن لە نوێژە بۆ ئیتر واز لە سوورەتی بەقەرە هێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا فەرمێ ئەفەرمێ واز لە بەقەرە مەهێنن بیخوێننەوە چونکە بەڕاستی هەر ماڵێک سوورەتی بەقەرەی تایە بخوێنرێتەوە شەیطان لێی ڕاکە هەر ماڵێک سوورەتی بەقەرەی تایە بخوێنرێتەوە شەیطان لێی ڕاکە کەواتە شتانێک هەن شەیطانە هێننە ناو ماڵەکان باشە ئیگنا شەیطان یەتە ناو ماڵەکە وایە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم ناو ماڵەکەیە هەیە بەهۆی کۆمەڵی کردار و گفتارەوە ئەگەر سوورەی بەقەرە بخوێنی ئەو شەیطانانە ڕاکەن لە ماڵەکەیە بۆ عادەتەن ماڵێک ئەگەر سیحری تیا بێ هەست بە چاوپیسی بکرێ ئەشتێ لەو بابەتە بە پێیانەوترێ سوورەتی بەقەرە لە ماڵەوە زۆر لێ بۆ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شەیاطینەکان ڕاوەنێ لێی ئەو وەختە کاریگەریە و سیحر و جادو و چاوپیسی و شتە کەمە بێتەوە لەسەر خەڵکی ئەناو ئەو ماڵە وەکو چۆن سوورەتی بەقەرە شەیطانەکان ڕاوەنێ کۆمەڵی ڕەفتار و کردار شەیطانەکان هێنێ زۆر کەس هەیە ئەڵێ سوورەتی بەقەرەشم لێیە سوودی نەبوو ئەڵێ ڕۆژی 10 جار دووبارە مەکردەوە ئەخر فەرمودەکە ناڵێ لێی بە مۆبایل ئەڵێ خۆ بیخوێنە باشە ئەو قسەکەی بەتاڵ بوو کەواتەی چی نەکردووە کەسی کە هەیە ئەڵێ خۆشمەی خوێنم بەڵام تۆی خوێنی دەریەکەی دوای بە گۆرانی و هەڵقە و فلیم و درۆدەلەسەی ئیخبارەکان شەیطانەکان هێنیتەوە کۆیانەکەیتەوە ئەبەو شێوە بە نوێژ نەکردن و ذیکر نەکردن و دواخستنی عیبادەتەکان شەیطانەکان جارێکی تر کۆکەیتەوە داوەتیانەکەی لە ماڵەوە جا بەڕاستی یعنی ئەگەر تۆ بتەوێ لە شتێکە نەجاحەت بێنی نابێ ئەویش و دژەکەشی بەیەکەوە کۆ بکەیتەوە ئێستا ئەگەر بێت و تۆ چەوری زەختێ بەرز کاتەوە ئەچی چەوریەکە و حەبەکە بەیەکەوە بخۆی تۆ تێ دابەزێ حەبەکەی خۆی وەی دابەزێ ناکرێ عیلاجەکەی بخۆی دوای دژەکەشی بخۆی دژی عیلاجەکە نەخۆشیەکە هەرمێنێتەوە وایە ئەمە لە نەخۆشی حیسیە وایە ئەی چۆن لە هاتوچەی شەیطانەکانە لە ماڵەکانە وانە ئەویش بە هەمان شێوەیە کابرا کە سوورەتی بەقەرە و گۆرانیش بەیەکەوە گوێ لێگرێ و لێیە سوورەتی بەقەرە و هەڵقە و فلیمیش بەیەکەوە گوێ لێگرێ و لێیە چ سوودێکە بێ بۆ ماڵ لەم لە شەیطان دەرەکە لە دەرگاوە لە پەنجەرەوەی هێنێتەوە ژوورە هیچ سوودێکی نابێت وێ بەڕاستی کە کاریگەری نەبوو گلەیی مەکەن بچنەوە بە ناو ماڵەکەیە تۆ بێ ئەو ڕێکارانەی شەیطانە هێنێتە ناوەوە لە خۆت بیکەیتە دەرەوە ئەنجا ئەو ڕێکارانە بگریتە بەر کە شەیطانە کاتە دەرەوە پاشانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تاریکی ماڵەکان لە نێوەندی ماڵەکان خۆیانە بەهۆی نەخوێندنەوەی کتێبی خواوەیە کتێبی خوا ناخوێندنەوە دیراسی ناکەن هەر نایکەنەوە بۆیە ماڵەکانیشیان کرانەوە ڕووی تێناکە و فەڕاحی و دڵخۆشی ڕووی تێناکە بۆیە بینی ئەمڕۆ خەڵک ڤێلایەکی گەورەکە تۆ لە دوورەوەی بینی بە جوانیەکەی دڵخۆشە بی تۆ کە لە دەرەوەی هی تۆش نییە هاین پێ جوانە بینایەکی جوانە عادەشتی جوان فەڕەحیە بە دڵی ئینسانە هێنێ کەچی ئەوانەی کە لە ناوی ئاژین دڵیان ناخۆشە بەقەتە دڵیان خۆش نییە کە لە دەرەوەی بین ئەوە کارەکەی چییە مەعسیەتی تایە و کتێبی خوای پەروەردگاری تایە هەجر کراوە جا ئەمڕۆ دوور مەڕۆ بۆ ماڵەکانی ئینسانەکان بڕۆ بۆ مزگەوتەکان ئاوای لێ هاتووە لەبەرەوەی عیلم و شەرع و قورئان و دین و تەوحید و حەقیقەتی تیانە دیکۆرێکی جوان جاری وا هەیە هەر دیکۆرەکەی دەرەوەی 100 دەفتەری تێچوە کە چێشتە ناوە دڵت داگیرێتە حەز ناگەی نوێژی تیا بکە بەڕاستی ئاوادان بوونەوەی جێگاکان بە ئاوادان بە خوێندنەوەی قورئان و دیراسەکردنیەتی